دەرچۆ بنیشەرەوە دووبارەی کەرەوە. لە ساڵی 2014دا فڕۆکە جەنگیەکانی سەر کەشتی هەڵگری USS George W یەکەمین هێرشی ئاسمانیان لە دژی میلیتانانی دەوڵەتی ئیسلامی ئەنجامدا و 2 ساڵ دواتر بە هەزاران هێرشی دیکەی ئاسمانیان کرد. کەشتی فڕۆکە هەڵگری ناوبرا و سەر لەنوێ بۆتەوە بە بنکەی هێرشی ئاسمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەر چەکدارانی دەوڵەتی ئیسلامی. بۆ فڕۆکەوانەکانی سەر کەشتێکە کاتەکان دوور و درێژن. وابزانم ئەمە بۆ نزیکەی 12 ڕۆژە، جا ئەمە درێژترین کات بۆ کە تێیدا هێرشمان نەکرد بێت. بەڵام ئەرکەکەمان هەروەک خۆی دەمێنێتەوە. بوونمان لێرە مای سەربەرزی و کامەرانێکی زۆرە بۆ ئەوەی هێرش بکەنە سەر چەکدارانی داعش. کەشتیوانەکان هەتا درنگانێکی شەو میلیتانانی دەوڵەتی ئیسلامی دەکەنە ئامانج. لەو کاتی کاپنی کەشتی فڕۆکە هەڵگرەکە دەڵێت ڕەوتی خێرایی ئەرکەکانمان زۆر باشە. لە میانەی پشوویەکدا بە دەنگی ئەمریکای گوت ئەگەر پێویست بکات ئەوە زیاتر کار دەکەین. سەبارەت بە ژمارەی هەستانی فڕۆکەکانمان ئەوەی دەتوانین ڕۆژانە ئەنجامی بدەینیان بڕی ئەو موشک و تەقەمەنیانەی هەر فڕۆکەیەک لەگەڵ خۆی هەڵی دەگرێت. ئێمە لە ئێستادا هێشتا بەو پەری توانامان کار ناکەین. یەک سوودی بوونی ئەم کەشتی فڕۆکە هەڵگرە لە دەریای سپیدا ئەوەیە هەندێک لە ئامانجەکانی میلیتانانی دەوڵەتی ئیسلامی لێرەوە نزیکترە لەوەی لە بنکە زەمینەکانمان لەو ناوچەیی فڕۆکە ئەمریکایەکانی تێدایە. هەروەها ئەم کەشتیە کار ئاسانی دەکات لە کەمکردنەوەی بڕی ئەرکەکان بۆ هەموو بەشەکانی تری لەشکرمان. بەڵام تەنانەت هاوکاتی ئەوەی لە دەریاوە هێرشی ئاسمانی دەکرێت هاوکات بەشداری هاوپەیمانان لەم شەڕەدا گرنگە. هاوکاتی ئەوەی فڕۆکەکانمان بە تورکیادا تێدەپەڕن لە هەمان کاتدا بۆ گەیشتنیان بە باکووری سووریا و باکووری عێراق دەبێت لە تورکیاوە هەستن. هەر بۆیە دەبێت ئێمە ئەو بنکە ئاسمانیەمان لە تورکیا هەبێت بۆ ئەوەی ئەم کارە ئەنجام بدەین. کەشتیوانەکان لە میانی وەستانێک لە بەندەری یۆنان پشوویەکی کورد دەدەن و خۆیان بۆ هێرشی ئاسمانی زیاتر لە دەریای سپی و دەرئەنجام لە کەندای فارسدا ئامادە دەکەن.